دایک و باوکە بەڕێزەکان، ئێوە چۆن حەقتان بەسەر مناڵەکانتانەوەی مناڵەکانش ئەوە حەقیان بەسەر ئێوە هەیە. حەقی ئەوەیان هەیە بەختەوەریان بکەن، دڵخۆشیان بکەن، پیان بڵێن ڕۆژانە پیان بڵێن ڕۆڵە نوێشتان کرد، ڕۆڵە دەرسان خوێنا، ڕۆڵە واتان کرد واتان کرد، فێریان کەن، پرسیاریان لێ بکەن ڕۆژانە، گرنگیان پێ بدەن، گوێیان لێ بگرن. عیب نییە گوێ لە مناڵ بگری. وەڵڵا جارێ مناڵەکەت ئامۆژگاریەکت ئەکا دەڕش سپی ئەو قسە نازانی، قسەیتان نەبیسەوە ناو عەشایری خۆمان ناڵێ قسە یا لە شێت یا لە مناڵ، واتە چی؟ واتە ئەوان قسەی وا ئەکەن عاقڵ نایکات. کەواتە جاری وایە مناڵی خۆتە، کوڕی خۆتە، کچی خۆتە، ڕۆڵە گیان بە تەمای شتێکی ئەوام ئێوە چی دەڵێن؟ شەرم نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیەها ئیشی خۆی دەپرسی بە خێزانەکانی کردووە. چی بکەم؟ پرسی بە خێزانەکانی کردووە. ئەمە عیبە نییە پرس بە خێزان و مناڵەکان بکەی. ڕێی ئەوانش وەرگرە، ڕێی خەڵکی تریش وەرگرە، بەڵام بە چاوی سووکە و تەماشای مناڵەکەت مەکە. ئەڵێ باوکم گوێم لێگرێ، پێی خۆشە، دایکم گوێم لێگرێ، پێی خۆش، ئەڵێ باوکم حسابم بۆکە. ئەو مناڵە خۆشەویستی باوک و دایک لە دڵیا دروستە بێ. ئەو مناڵە فێری ڕێز و حورمەت ئەبێ، ئەڵێ باوکم سێری کە باوکم ڕێز لە من نەگرێ، ئەی منیش ئەبێ ڕێز لە باوکم بگرم. دایکم ڕێزم لێگرێ، پێویستە ڕێزی لێ بگرم، پێویستە ڕێز لە کەسێک بگرم کە پرس بە من ئەکات لە کاتێکا من مناڵی ئەوم. ئەوە بەڕاستی وا ئەکات کە مناڵ خۆشەویستی بۆ دروست بێ. حەزت لە چێ ڕۆڵێکیان بۆت بکڕم بەپێی توانە، حەزت لە چییە؟ بە چاوی سووکە و تەماشای مەکە.